گەورەترین سەرکەوتن بەسەر نائومێدی ئەم ئاەتەیە خۆشەویستە. هەر کەسێ خۆی تەسلیمی قەزا و قەدەر و بیر و باوەڕی وا بێت ئەڵڵا هەموو شتێکی بە جوانی بۆی دابین کردووە، دڵنیا بە خۆشەویستان هیچ کاتێک بە مولا نادا لەم منهەجیەتە. یەکەم، خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ما ئەصاب من مصیبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها. دەوەرە بەس بیر لەو ئاەتە بکەرەوە، شەرم لە خۆت ناکەی ئەترسی لە داهاتوو. ئەفەرمێ ما ئەصاب من مصیبة، هیچ مصیبەتێک دانابەزێ بۆ سەر من و تۆی بەندە في الأرض ولا في أنفسكم. ئێستا بۆی هەیە بوومە لەرزە بێ بڕۆیتەوە بۆ ماڵ خانوونەما تەواو لە نەفسی خۆتان و لە ماڵ و سەرۆت و مناڵەکانتانە إلا في كتاب من قبل أن نبرأها. پێشتر لە پەڕاوی دروستکردنی مرۆڤەکانە نووسراوەتەوە. ئەڵڵا ئەزانێت تۆ چیت لێ دێ، بەڵام ئیشەکەی تەسلیمی خۆت کردووە، عەقیدەی بۆت ناردووە. بل أرسل إليهم رسولا، پەیامبەرانی ناردووە لەگەڵ پەیامبەرانیشا حرام و خراپەکاریشی ناردووە. تاقیت ئەکاتەوە بزا کام ڕێگە ئەگری. ئیهمالمانی نەکرد، ڕێگەی ڕاستیشی پێمان نیشاندا. قد تبين الرشد من الغی. ڕێگەی فاشل و ڕێگەی دز و خراپ و بێدینی و بێئیمانی دیارە وەک ڕۆژی ڕووناک. چۆن ئێوە منەبینن هەر هەمووتان ئەوەش ئەبینن. بەس تاقیت ئەکاتەوە بزا دوای ئەکەوی. بۆیە خۆشەویستان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ قدر الله سبحانه وتعالى المقادير قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة. پەروەردگار هەموو قەزا و قەدەرەکانی 50,000 ساڵ پێش دروستکردنی ئەرز و ئاسمان دروست کردووە. 50,000 ساڵ 50,000 ساڵ خۆشەویستان. ئەوە نیعمەتی عەقیدە و بیر و باوەڕە. کاتێک کە کوڕەکەت ئەمرێ ئینا لیلله و ئینا ئیلەیه ڕاجعون، کاتێک کە ماڵەکەت زەرەر ئەکا ئینا لیلله و ئینا ئیلەیه ڕاجعون، کاتێک کە کێشەی کۆمەڵایەتیت هەیە ئینا لیلله و ئینا ئیلەیه ڕاجعون. بەوە بەرزە بیتەوە، لەواکە شەو نوێژت نەبێ، لەواکە خێر و سەدەقەت نەبێ، لەواکە چاکەت زۆر نەبێ، بەڵام بەو موسیبەتانە ئەڵڵا بەرز دەکاتەوە سبحانه وتعالى. چەند کەسەیە بە موسیبەت ئەڵڵا پلەی بەرز دەکات. چەند کەس هەبووە ناسیوتە حەزت پێی نەبوو، بەڵام لە مردنی کچەکەی کوڕەکەی ئەوەندە بە سەبر و بە حەیا و حورمەت بۆ خۆشت ئەوێ ئێستا. ئەوە نیعمەتە. هەر موسیبەتێک بەرەو ڕووی ئێمە دێ پێویستە بزانین ئەڵڵا پێشتر ئەو موسیبەتەی دروست کردووە، بەڵام لە کاتی دیاری کراوە بۆمان دێ خۆشەویستان.